بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویستی کەناڵی دیمەن، لە پرۆگرامی خۆشەویستیەوە بەویستی خوای پەروەردگار بەردەوام لە خزمەتتاندا دەبین، بەڵام بە چاودێریکردنی کاتەکانی هەم خۆم هەم بەڕێستان پابەندبوون بە نوێژی عیشا و ئامادەبوونی تەراویحی مزگەوت و گوێگرتن لە وتاری شەوانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان کاتی بەرنامە و پرۆگرامی خۆشەویستی دەگۆڕین. لە سەعات 9 شەوانەوە ئەیگۆڕین بۆ هەمان ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 5 بۆ 6. بەرنامەکەمان ڕاستەوخۆ دەبێت. پەیوەندی تەلەفۆنەکانتان وەردەگرین، گفتوگۆ دەکەین لەسەر بابەتە ئاینی و کۆمەڵایەتی و خێزانیەکان. بەویستی خوای پەروەردگار هەروەکو جاران چاوەڕێی پرسیارەکانی بەڕێستانین لە پەیجی کەناڵی دیمەنەوە بەدەستمان بگا. مێدەوارم خوای پەروەردگار ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت و ڕەحمەت بێنێتە ڕێگای هەموو لایەکمان و جوانتر لە خزمەت دینی پیرۆزی ئیسلام دابین. پرۆگرامی خۆشەویستی لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژانی پێنجشەممە کاتژمێر 5.